دەی بمرێ سلام علیکم باوکەجان چۆن؟ بڵێ هاتیتەوە ئارە وەڵا مردم لە بەرسا مرد و مرێ وتم بەیانی بە دایکێ بڵێ دوو نانی تیری سێ چوار تەماتەمان بۆ بکاتە شتێکەوە ئێستامان خوارد چی کرد لە ڕاوە ماسێکەوە باوکە تو واناسی ئەها چاو لێ بۆیە دایمە ئەڵێ کە کوڕە هەبوو یعنی پشتێ هەیە من کوڕم هەیە کوا ئەی باوکەی نازم هیچ حەز نەکردووە؟ ئەی بەئێستا ئیکەینەوە ئاگرەکەینەوە تو ماسێکەم ناوێ؟ ماسی قوتون نەیە نابێ بلە نەوەڵڵا ماسی قوتون نییە ئەی کوا دەخەوە چشم دێکە وەڵڵاهی چۆتەوە بینەوە باوکە چۆنە چۆن ماسێکە سێ و سنگا سەیری هەرچی گۆشتی ئەمرت پێوە نەمێنێ سێ جاوتە من کوڕم هەیە وەڵی من تڕم هەیە ئەوە چی هێناوتە ئەو ماسیە باوکە ئەرێ کوڕم ئاخر بەشەر ئاخر تو شەرەفەوە ماسیە باوکە بەشی من کورە بەشی منی چی کاکە جو ئەوە چییە دەوەڵی بۆ معلوماتێ با پێ وڵم هەفتەی ڕابردوونە یەک ماسیم گرتووە خۆی دانا بۆ 100 کیلۆ پەلاماری یەکترمان نابوو ئەو منی ڕاگەشە من ئەوم ڕاگەژە لێمەیە هاتی تۆ بۆ درۆکەی ئەوە چەمی 100 کیلۆیە بەخوا هەفتە پێنج بوو کورە بابە ئەها چەمەکە خۆتا ئەژنۆتە کوڕم پەنجا بوو تقریبا کورە ڕۆڵەوە هی پەنجانە من 20 ساڵ لەم ناوای خەریکی دزیم ئەوە هی 50 کیلۆیە هەرە باشە باوکە ماڵی تۆشماوەکە تەریقمەکەی داوانە 25 بوو کورە ڕۆڵە ئاخرەوە هی 25 نێ منە زانم ئێرە چیتیا ماسی بەخوا 13 بۆ 12 ئەوەنە کیلۆ بوو کورە کوڕم تا ئەژنوێ بۆ خاتی خوا تۆ درۆ بۆ یەک چەمکەکەنەوە ناسێ دەوەڵا باوکە ژاوی ڕاستی بێت نازانە جۆم لە شەڵپۆ ڕێ هەبوو نامێنێ بۆ خاتری پێخە مارماسی وڵا بێ لە برسا ببرێت جاب شانسی ئێمە بزانە ئەمڕۆ زەلامێ لێرەوە ڕێ ڕووتیکەینەوە یەکشمان دەست نازانم چییە ئەمڕۆ سەرەو چاوەم دڵ ڕاح چی برە باوکە سێ پیاگاوە دوو دە سەلامەکە دەجوای بەرەوە عیبە دەوەرە لابە قوربانەوە هەتی سەلامی چێوە خەریکا خەنجەیە جا باوکە خیگاخیەوە و ئەوە بوو نایخواتەوە کورە بابە مەلە نازانێ خەری ڕاکە ڕزگاریکە دەڕاکە ئەمرن نەمێنە خێرە ئەوە هاتەوە بە قورعان مایۆم پێ نییە کورە دەبڕۆ کوڕی ئەشدا پسووتیانم تەحمل کە ئارام بگرێسە کوڕەکەم هاو ڕزگاری کرد کوڕم هەیە کورە وەڵا تڕم هەیە کوڕم نییە ئەم شوەراییدا وەڵا کەوت کورە بێ عەقڵ ئەو نێچیرە جوانە بووە خنچێنی بێنە دەرەوە کوڕە قاچم بەرە قاچ بۆ کوڕە خیگام قاچم بە قورعان خنکانی کورە داهاتی بێنە دەرەوە ئەوە نەبووە بەخوا منی شێخەکە ماشەڵڵا قوسی وای إنا لله وإنا إليه راجعون ئەو چێکی باوکە ئەی کاکە مردووە بۆ هێناتە دەرەبا ماسی بیخواردا مردووە گوناحتەکە دەخرێت تەنەفوس صناعی قۆڵی دەی بەسەری پێغەمبەر ناجوڵێتەوە قاچی بەرزکەرەوە دەی زیاتر بەس یەک دەقە ئەرە وەڵە وەشیاتەوە ئەی لە خوا بە زیادە ڕاستی کەرەوە بڵە ڕاستی کەرەوە یا ئەڵڵا خوایە دەی کاکە تۆزێ گیرێت باشە تۆ بەم تەمەنەوە چیت داوە لە مەلاگە نایزانی وەرە سەرت دەی بە خۆتی ڕان نەکێشێت کەفارەت دەبێت ئەوە لە جاتیشمان نایت دەستان خۆش باشی ئێستا ڕوحەکەم تۆ تەمەنێکی هەیە بۆ ئەچیتە ئەوەکە مەلە نازانی باشیش یاخوا بەخێر بیت بە بلیشکام خەریب خنشم خۆمە لا زانم ئێ بەڵامتر لێوە هاتم لە قوڵایەکەوە ئێ باشە تۆ چیت داوە لەم دەشت و دەرە نازانی ئێرە خەتەرە کەسی پێوە نییە نەمزانی چەند ساڵە بە ملیشکاوم خەریکی کار و کەسابەتم تا دوو پوو لە پێکلتم چم ئالێ و عەرزەیە بکڕم یعنی پارە و پێیە ئای چۆن لەخوا بەز بلە پێێتی پێێتی باشە ئەی ئەوە چیە ئەوە پارەکەی لەوێ نەوەڵا ئەوە نانوشتی وای وتم لە ڕێگەی خۆم
هەیدە وەڵڵاهی برسیمانە تۆ سەیریە و نەسیبە ئیتر نسیب دەبێنە بابی خۆین بێنە بابی خوێن کاکە دەبێنە تۆ سەیری کە ئەڵێ کەس نسیبی کەس ناخوا ئەو تۆبی خۆ باوکی ئەمە چییە تشری بە هەیە تەماتە تۆ سەیری هەنانی پێوێ پێتە نان ئەمە چییە ئەوە نانە بەس باوکە ئەڵێم ئەمە نانە جاو بووە بە تریت ئاوە کێ یێڵا ئەخورێ ئەخورێ. ئەخورێ باوای خوێن قەیچە بەس باوکە یەکشی بۆ خۆشتیشی پێ من سەری لێدە ناکەم نازانم چییە چییە؟ نازانم بزانم تۆ عاقڵی لەو شتانە سەر دەرەکەی نەیفەوتێنی ئەو ماسیە زەردە ئەبێ بچێتە تاقیگەوە بزانین چ جۆرە ماسیەکە بەخوا پێی دەوڵەمە نەبین ئەمە نانە باوکە مەماسی نییە وەڵام ماسی نییە کورەمە کالیارە ئەم ئادەی کالیارە ئەمە ئەو بۆی لێ دۆڵێ باوەژن نارە ئەمە چییە والله نازانم باوکە یێڵا ئەوەژە خۆین یەڵا. ئەخورێ